پرسی سەرۆکایەتی هەرێم قسەی کردووە کە بە بۆنی جەژنی قوربانەوە بڵاوی کردەوە. بەڵێ لە پێشەوە جەژنی قوربان لە گەلەکەمان لەوە هەروە لە تەواوی مسلمانانی جیهان و بە تایبەتی پێشمەرگە قارەمانەکان پیرۆزە. سڵاو لە ئێوە، سڵاو لە بنەرە خۆشەویستەکان. بەڵێ بەیانەکە چەند ئاماژەیەکی تایە کە دەتوانێت بە شازێکی پۆزیتیڤ لەسەری ئیش بکەین. ئەویش دوو بابەتەی چەند بابەتی جیاکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم لە دوای 1970 هەروەها بابەتی ڕێخستنەوەی دەستگای و موسسەی سەرۆکایەتی هەرێم لە دوای هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان. خۆتان وەک ئاماژەتان پێکرد کاک مەسعود ئاماژەی بۆ کردووە کە ئەو دوو بابەتی جیان فعلەن ئەوە بابەتێکی قسەیەکی ڕاستە. ئەو دوو دۆسیە ڕاستن، دوو دۆسی جیاوازن. تا ئێستاش لە وەفدی دانیشتنی پێنج قۆڵی نێوان حیزبە سیاسیەکان ئێمە زۆرتر قسەمان لەسەر دوای 2017 کردووە. بابەتەکەی تر کە دەکاتە ویلایەتی سەرۆکی هەرێم لە دوای 1970 بە هەڵواسرایی ماوەتەوە لەبەر ئەوەی تا ئێستا نەمانتوانیوە بەسەر کێشەی هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم و ڕێخستنەوەی موسسەی سەرۆکایەتی هەرێم دوای 2017 یان دوای هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان ڕێککەوین. پێت وایە پەیامەکەی بارزانی جیاواز بوو لەگەڵ پەیامەکانی ڕابردووی؟ بە زمانێکی نەرمتر نووسراوە لە پەیامەکانی ڕابردوو. من هیوا دەخوازم و هیوام وا بوو پەیامەکانی ڕابردووش هەر بۆ زمانە بنووسرانایە. بەڵام ئەوەی کە گرنگە بەلام و ئاماژەی بۆ بکەم کاک مەسعود دوو بەرپرسیارەتی لەسەر بوو لەم دۆسیە و قەیران و پرسەدا. یەکیان وەک سەرۆکی هەرێم بۆ اعتیباری کە ئەگە فرسەتم بدەیت تۆ بە پرسیارێکت کرد وڵامی بدەمەوە جا پرسیارێکتر بکە بە هاوڕێ تا 1970 کاک مەسعود هەم سەرۆکی هەرێم بوو بە یاسایی و هەروەها سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بوو. لەم دۆسیەدا لە هەردوو پرسەکەدا کاک مەسعود ڕۆڵێکی لەسەر شان بوو. ئێمە ئومێدمان وا بوو کە ئەو ڕۆڵا بە شێوەیەکی پۆزیتیڤ بجەڕێ، بەڵام ئێمە سەرنجمان لەسەر ڕۆڵی کاک مەسعود هەبوو لە قەیران و پرسەکەدا. سەبارەت بە ئەوەی کە بەلای ئێمە ئاڵۆزترە لە ویلایەتی کاک مەسعود و ویلایەتی سەرۆکی هەرێم لە دوای 1970 بابەتی ڕێخستنەوەی دەسەڵاتەکانە. ئێمە ئەم وڵاتە تەنها بۆ 2 ساڵی تر لێرە نابێ. ئێمە ماوەیەکی درۆژ پشتیوان بەخوای گەورە هەم ئەم وڵاتەوە هەم گەلەکەمان لێرە دەمێننەوانە. سراع ململانەکە لە بنەڕەتا لەسەر جەوهەری سراعەکە لەسەر 2 ساڵ نییە، لەسەر ڕێخستنەوەی دەسەڵاتی سیاسی ئەم هەرێمەیە بۆ ماوەیەکی درێژ. ئێمە پێمان وایە و ئێستا پێمان وا بوو، ئێستاش پێمان وایە دەبێت دەسەڵاتەکان بە جۆرێک ڕێک بخرێنەوانێ کە هاوسەنگی لە دەسەڵاتەکانی هەرێم و هەروەها هاوسەنگی سیاسی لە هەرێم بە جۆرێک پارێزێک کە دیموکراسی مەترسی بۆ دروست نەبێ و پایەکانی قایمتر بکە. وەڕۆیایەک هەیە کە پارتی دیموکراتی کوردستان پێشڕەوی دەکرد یان سەرپەرشتی دەکرد، ئێمە پێچەوانەی ئەو بیڕای ئەوان بیرمان دەکردەوانێ. ئێستا من جاری شتێ بەم مناسبەوە ئومێدم وایە کاک مەسعود هەم وەک سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و هەم وەکو سەرۆکی هەڵبژێردراو تا 1970 ئەو ڕۆڵی خۆی بجێڕێ. من پێم وایە ئاماژەی باشن پشتیوان بەخوای گەورە توانین بەسەر بابەتەکەدا زاڵ ببین. لە بنەڕەتا ئێمە پێشتریش ئاماژەمان بۆ کردبوو ئەگەر ئێمە لەسەر ڕێخستنەوەی سیستەمی سیاسی ئەم وڵاتە ئێمە هەموو جارێ وەک بستنەوەی گۆڕان لە سەرهەڵدانی لیستی گۆڕان و دواتری بستنەوەی گۆڕانەوە لە 2009 ئێمە ئاماژەمان بۆ کردووە. ئێمە لە بنەڕەتا ڕۆیای ئێمە پراوێزخستن و تەوهینکردن و بەلاداخستنی نە کەسایەتێکی سیاسیە نە حیزبێکی سیاسی. لە بنەڕەتا ئێمە سراعمان هێناوەتە پێشەوە لەسەر ڕێخستنەوەی دەسەڵاتی سیاسی ئەم هەرێمە بە شێوازێکی دیموکراتیک و مەدەنی. ئێمە پێمان داگرتووە دەبێت دەسەڵاتی ئەم هەرێمە دەسەڵاتێکی هاوسەنگ و دیموکرات و مەدەنی بێ. ئەو پێمان وا بۆ ڕوئیای هێز سیاسەکانی ترکە لە بەرامبەر ئێمە بوون خزمەت بە دیموکراسی و ئەجەندای سیاسی کۆمەلگایەکی دیموکرات و مەدەنی ناکە. ئێستا ئێمە لەسەر ئەوە سراعی ئەساسی دەکەین نەک لەسەر بابەتی شخصیشتوا. بۆیە پێمان وایە پێشتریش پێمان وا بوو نابێت تەرکیز بکەین لەسەر بابەتی شخصیەکان، دەبێت تەرکیز بکەین لەسەر ڕێخستنەوەی سیستەمی سیاسی. بۆیە لێرەوە داوام لە پارتی دیموکراتی کوردستان هەیە لە ڕێگەی بەیانەکەی کاک مەسعودەوە و داوا خوازیشم ئامانجیشم ئەوەیە کاک مەسعود وەک سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان فشار بخات سەر پارتی و وەک سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە قسەی دوا قسەی ئەو حیزبە سیاسی لای کاک مەسعودە لە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و بەشێک لە یاساکانی تر لە پەرلەمانی کوردستان لە ناویاندا یاسای ئەنجومەنی ئاسایش کە مەفروضە و پێویستە سەر بە ئەنجومەنی وەرزیران بێت، یاسای هەڵبژاردنەکان کە دەبێت هەموار بکرێتەوە لەگەڵ کۆمەڵێک بابەت دۆسیەی نەوت و ئابووری ئەم وڵاتە. لە ناویشاندا من پێم وایە و پێشتری ژێمەش ڕامانگەیاند بوو ئەگەر ئێمە بتوانین لەسەر ئەو دۆسیە قورسانە کە دۆسیەی قورسن و درێژماوەن ڕێک بکەوین بگەین بە چارەسەر. ئێمە پێمان وایە بابەتی ویلایەتەکەی کاک مەسعود و ویلایەت 2 ساڵەکە دەکرێت ئەم هێزە سیاسیانە کۆ بنەوە ڕێگە چارەسەرێک دۆزە بزان چۆن تەعامل لەگەڵ بابەتە دەکەن کە تا ئێستا مفاوەزەی جدی لەسەر ئەو دۆسیە نەکراوە و چشێ ماڵوەسرایی ماوەتەوە. بۆیە من ئومێدم وایە ئەمانە ئاماژەی پۆزیتیڤن کە پارتی دیموکراتی کوردستان
ئەو نەرمەی کە پێویست پێشتر نیشانی بدا لە دوایان بەیاننامە و نیشانی دا پشتیوان بەخوای گەورە گەلەکەمان بەرینە قۆناغێکتری دیموکراسیەوە و هەمومان بە یەک دەست ڕوبەڕووی تیرۆریزم و مەترسیانە بینەوە کە ڕوبەڕووی گەلەکەمان بۆتەوە و بە یەکەوە دیموکراسی هەنگاویشتر بەرینە پێش. کاکرابوون بەرزانی لە پەیامەکەی ئاڵێت داوای نەکردو لە پۆستەکەی بمێنێتەوە و ئامادەی ئەمانەتی سەرۆکایەتی ڕادستی کەسێکی دیکە بکات. کاتە بۆچی پارتی دیموکراتی کوردستان ئەوەندە داکۆکی کردووە لەسەری وەک بارزانی خۆی ئەڵێ من داوام نەکردو. جارێ هەر کەسێک لە هەر شوێنێکی ئەم دنیادا بڵێ ئاماژە بۆ کەسێکی سیاسی بکا و بڵێ فڵان کەس بەدیلی نییە ئەو ئاماژەیەکی ترسناکە کەواتە ئەوانە لە دیموکراسی گەیشتون لە دەستا و دەستکردنی دەسەڵات ئەگەر کەسێک ئەوای بیر بکاتەوە. بۆیە من پێم باشە کاک مەسعود کە بەرزترین پایی لەناو پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و یەکێکە لە بەهێزترین کاراکتە سیاسیەکانی هەرێم کە ئەو بچونە ڕەت دەکاتەوە ئەو ئاماژەیەکی پۆزیتیڤ و ئاماژەیەکی باشە چونکە لە بنەڕەتا دیموکراسی بناغی دیموکراسیان دەستا و دەستکردنی دەسەڵات لە نێوان هەم کەسەکانیش و هەم هێزە سیاسیەکانیش بۆیە بۆچوونێک کە پێی وابێ کەسێکی سیاسی لە وڵاتێکدا بەدیلی نییە بۆچوونێکی دژە دیموکراتیک و دژە پرۆسی سیاسی و مەدەنیە بۆیە ئەوە ئاماژەیەکی باشە بەڵام من تەرکیز دەکەمە سەر خاڵک بابەتی ویلایەتی سەرۆکی هەرێم پێشتر هەموو قسەکەرەکانی ئێمە و هەموو ئەو ڕۆشنبیرانی کە لە ئێمەش نزیک بوون بەشی سەرەکی کێشەکە نەبووە ویلایەتی کاک مەسعود بەش هەنگاوی یەکەمی کێشەکە بوو بەڵام بەشە سەرەکیەکەی لە دوای 2017 یان دوای هەڵبژاردنەکانی داهاتوو هەرێم دەست پێ دەکەن کە لەسەر شێوازی حکومڕانی و ڕوئیای ئێمەمانانە بۆ سیستەمی حکومڕانی و سیستەمی بەڕێوەبردنی ئەم وڵاتە لە دوای هەڵبژاردنەکانی داهاتوو ئێمە تا ئێستاش بۆیە لەم فاوەزەکان لەسەر ئەو بابەتانە پێداگیریمان کردو بۆ چڕی یان با بڵین بەشی سەرەکی فاوەزەکەمان لەسەر ئەو بابەتانە چڕ کردوێتەوە لەبەرەوەی ئەوە گرنگترە لە 2 ساڵ لەبەرەوەی ئەو بابەتێشمەودایە بارزانی دەڵێ من داوای مانەوە نەکردووە بە 2 ساڵی دیکە و بە فەرمی پارتی دیموکراتی کوردستان لە کۆبنەوەی حیزبەکانە داوای مانەوەی 2 ساڵیان کرد بۆ بارزانی کەواتەمە چۆن دەخوێنیتەوە پارتی نەکرد لە کۆبنەوەی حیزبە سیاسەکان بە بەیاننامەی ڕسمی داوای مانەوەی کاک مەسعودی کردووە لە پۆستی سەرۆکی هەرێم ئەوە ئێمەش تەنجار ئاماژەمان بۆ کردو کە ئەو بابەتە گرفتی یاسایی هەیە لە بنەڕەتا ئێمە چێشەمان نەبووە لەگەڵ کاک مەسعود وەک کەسێک بەڵکو ئێمە پێمان وا بووە یەکێک لە بنەماکانی دیموکراسی ڕێزگرتنە لە یاسا و کاک مەسعود لە بەیانەکەش ئاماژەی بۆ دەکات ئەو بابەتە وتومانە ببێ ئەو لە بنەڕەت ئەگەر بابەتەکە باسی بزنی گۆڕان بکرێ دوو یاسا گرفتی بۆ بەردەوامی کاک مەسعود دروست کردووە ئێمە لە هیچیاندا دەستمان نەبووە یەکیان یاسای سەرۆکایەتی هەرێمە یاسای سەرۆکایەتی هەرێم 2005 کە دوو خول دەداتە سەرۆکی هەرێم نابێت زێتر سەرۆک بێ هەر کەسێک ئێمە بەشداریمان نەکردو لە داڕشتنەوە ژم یاسای ژمارنۆزەی سی حوزەیران ئەویش ئێمە هەر لە ڕووی سیاسی و پێشتریش دژی بووین کە 2 ساڵی درێژ کردوتەوە بۆ ویلایەتەکەی کاک مەسعود لە 1970 ئەو بابەتە کۆتایی پێ هاتووە بۆیە ئەم پێشتر پێمان وا بۆ گرفتی سیاسی هەیە یاسایی هەیە ئەجنا لە بنەڕەتەوە چێشەکەی من چێشەی شەخسی نەبووە دەبووایە پێشتر پارتی دیموکراتی کوردستان ئەگەر داوای دەکرد وەک پێشتر داوای دەکرد ڕوئیایەکی یاساییمان پێشکەشکات کە چۆن ئەو بابەتە چارەسەر دەکرێت ئایا ئێمەش مناقشە بکەین بزانین یاسایی ئەو بابەتە یان یاسایی نییە بۆیە ئەوە ئاماژەیەکی پۆزیتیڤە کاک مەسعود کە پێداگیری ناکات لەسەرمانەوە لە پۆستەکەی بەڵام من پێم باشە هیوام وایە ومێدم وایە ئەم نەرمیە ببێتە سەرەتاک بۆ چارەسەری کێشە بنەڕەتیەکە کە هەمواری یاسای هەموارکردنەوە یاسای سەرۆکاتی هەرێم و داڕشتنەوەی سیستەمی سیاسی لە دوای 2017 بەڵێ کاکرابوون بارزانی ئەڵێت ئەگەر نەگەیشتن ئەنجامێک لە کۆبنەوەی پێنجخۆڵیەوە لە کۆبنەوەیەکی دیکەیە بڕیار لە سەر چارەنووسی پرسی سەرۆکایەتی هەرێمەوە چارەسەرکردنیەکی واقعانە بۆ پرسەکە بدۆزنەوە پێت وایە ئەگەر ینی کۆبنەوەی پێشلایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان ئەگەر کۆبنەوەی کۆتاییان نەگەنە ئەنجام بە کۆبنەوەی تر ئەنجام بەدەست بێت من حەز ناکەم ئەم قسەی لایەنە سلبیەکانی ئەم نامەیە بۆ تۆخ بکەمەوە ئەجنا یەکێک لە لایەنە سلبیەکانی ئەو بەیاننامەی ئەو قسەیە چونکە پێنج لایەنە سیاسەکە هەر پێنج بە ژمارە پێنج نین 96 خەڵکی کوردستان دەنجی پێداون لە پەرلەمانی کوردستان و هەر ڕێککەوتنێکی سیاسی ئەگەر و پێنج لایەنە هەر پێنجیان کە پێنج لایەنی سیاسی گرنگن ئەگەر پشتگیری نەکەن لە دەرەوە هیچ ڕێککەوتنێک ناتوانێت قووەی یاسایی وەربگرێت پشتگیری یاسایی وەربگرێت بۆیە ڕێککەوتێکی بێهێز و لاواز دەبێت و دوجار هەر پارتی دیموکراتی کورد دەکاتەوە پارتی دیموکراتی کوردستان بۆیە من ئومێدم وایە کاک مەسعود ڕۆڵی خۆی بژێڕێ وەکو بەهێزترین کارکتەری سیاسی ناو پارتی دیموکراتی کوردستان و یەکێک لە بەهێزترین کارکتەر سیاسەکانی هەرێم کە بابەتەکە لە بازنەی پێنجهێزە سیاسیەکە گیر نەخوا و چارەسەر نەبێ بۆ مەخرجێکی تر بگەڕن کە مەخرجەکە لە ئێستا من دەزانم مەخرجێکی نەهاتە و مەخرجێکی داخراوە ئەم پێنجهێزە سیاسی من بۆ خۆم پێم وایە دوجار سەرکردایەتیەکانیان و هێز سیاسیانە هێزی سیاسی عەقڵانین و هێزی سیاسی سەر لێ شەوا بنین دەزانن هەندی چارەسەر هەیە عەمەلیە و هەندی چارەسەر هەیە ناعەمەلیە دوجار دەبێم لایەنان نەرمی بنوێنن و چارەسەرێکی عەمەلی و دیموکراتیک و یاسایی طبعاً بە وڵاتەکەمان بدۆزنەوانەوە کاک مەسعود لەو بابەتەدا دەتوانێت ڕۆڵی سەرەکی بژەڕێ من ئومێدم وایە کاک مەسعود ئەو نەرمیەی لەم بەیانەدا نیشانی داوە و ئەم نەرمیە تەرجەمە بکات بۆ بابەتی عەمەلی و فشار لەسەر پارتی دیموکراتی کوردستان چونکە ئەو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە
کە پارتی لە کۆبوونەوەکانی داهاتووی پێم فاڵزەی پێنج قۆڵی نەرمی بنوێنێ و ئەو دوستونیان ئەو دوو ڕقی کە پێزلایەنە سیاسەکە پێشکەشیان کردووە مەخرەجێکی زۆر عملی زۆر واقعی زۆر باشە بۆ چارەسەری ئەم قەیران و پرسە و ئومێدم وایە ئەو نەرمی کە چوار لایەنە سیاسەکە نیشانیان داوە لە دوای ئەم بەیاننامەی کاک مەسعودەوە پارتیش نیشانی بدەن و پشتیوان بەخوای گەورە و گەلەکەمان ئەم وڵاتەی ئێمە ئەم وڵاتە خۆشەویستی خۆمان لەم قەیرانە دەرباس بکەین و بە یەک دەست هەم دیموکراسی بەرەو پێشبەرین هەم ئیسلاحاتێکی بنەڕەتی بەسەر سیستەمی سیاسی وڵاتەکەمان بێنین هەم ڕوبەڕووی تیرۆریزمی داعش و هێزە ناحەزەکانی دەوروبەرمان بینەوە. کاک ڕابوون پێت وایە پەیامەکەی بارزانی کاریگەری دەبێت لەسەر کۆبوونەوەی پێنج قۆڵی داهاتوو؟ سەرکەوتنی کۆبوونەوەی پێنج قۆڵی داهاتوو ئێستا سەر هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان بۆیە ئومێدم وایە ئەم بەیانە ئاماژەیەک بێت کە پارتی دیموکراتی کوردستان بۆ اعتیباری کاک مەسعود سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیشە ئاماژەیەک بێت کە پارتی نەرمی دەنوێنێ و ڕەزامەندی نیشاندا لەسەر یەکێک لە دووەرەقەکەی کە پێزلایەنە سیاسەکە پێشکەشیان کردووە و لەوێ دەرگایەکی گەورە بۆ چارەسەری پرسی سەرۆکاتی هەرێم و پرسی ڕێخستنەوەی سیاسەت و دەسەڵات لە هەرێمی کوردستان دەست پێ بکە و بکرێتەوە. بەڵێ کاک ڕابوون بە خوێندنەوەی پەیامەکە هەز ناکەی بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان و مەسعود بارزانی کە لە ماوەی ڕابردوو سەرۆکی هەرێم بۆ وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیش فشاری دەرەکی هۆکارێک بووێ بۆ ئەوەی نەرمی بنوێنێت بۆ ئەوەی لایەنەکان ڕێبکەون لەسەر ئەم پرسە؟ من پێم وایە ئەگەر لایەنە سیاسیەکان بە تایبەتی پێش لایەنە سیاسەکەی هەرێم ئەگەر پەیوەندێکی باش و دیموکرات و مەدەنی و زیندومان لە نێواندا بێ و جۆرێک ڕێزگرتن و لێکتێگەیشتن لە نێوانماندا هەبێ فشاری دەرەکیش کەم دەبێتوانێ و دوجار لایەنە دەرەکیەکانیش ناتوان فشارمان بۆ ئاراستەیە بخەنە سەر بۆ ئاستە بخەنە سەر کە هەڵوێستی سیاسی بۆ ئێمە دیاری بکەن بۆیە من ئومێدم وایە لێک نزیکبوونەوە و لێکتێگەیشتنی پێش لایەنە سیاسەکە و دواتر ئینجا هەموو لایەنە سیاسەکانی هەرێم و پێکاتەکانی هەرێم بەیەکەوە هەم بتوانین بەسەر ئەم پرسەدا زاڵ ببین دیموکراسی بەرینە قۆناغێشتر و هەم بە یەکشەوە ڕوبەڕووی ئەو فشارە دەرەکیانە بینەوانە کە دەخوازن وڵاتەکەمان بەڕێو ئاراستەیەکی و قۆناغێکی نادیموکراتیک بەرن. بەڵێ کاک ڕابوون لە شوێنێکە دەڵێت پێشنیازیەوەی بۆ لایەنەکان کردووە بەر لە 2017 دەسەڵاتەکان و میکانیزمی هەڵبژاردننی سەرۆک لە دەستور دایەگلایی بکەنەوە بڕیاری کۆتایی گەل بێت. ینی پێتان وایە باسکردن لە ساڵی 2017 ینی دواخستنی پرسەکەیە؟ لە ڕاستیدا ئەم بابەتە کۆمەڵێک فایل و دۆسیەیە دۆسیەیەکیان کە ئێستا لە بەردەمانە دۆسی ویلایەتی سەرۆکی هەرێمە لە دوای 1970 تا کۆتایی ئەم خولەی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردنەکانی داهاتوو اینجا ڕێخستنەوەی سیستەمی سیاسی و ئەو ئیسلاحاتانی کە پێویستن بەسەر مؤسسەی سەرۆکایەتی هەرێم و یاسای سەرۆکایەتی هەرێم یاسای ئەنجومەنی ئاسایش یا هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان و دۆسیی فنەوت و ئابووری و گومرگەکان و کۆمەڵک دۆسی تر کە دەبێت ئەم هێزە سیاسیانە جۆرێک لێکتێگەیشتنیان هەبێت لە پەرلەمانی کوردستان ئەو یاسایانەی کە پێویستن بۆی دەربکرێن و ئەو یاسایانەش کە چەشانەیە هەموار بکرێنەوە و لە ناویشاندا وەک بڕپشتی مؤسساتی دیموکراسی و دەسەڵاتی دیموکراتیک لە وڵاتی ئێمە دەستور دەتوانێت ئەو ڕۆڵە بجێڕێ بەڵام دەستورێک دەبێت باش بێ و لایەنە سیاسەکان لەسەر ڕێککەون ئێمە ئەگەر نتوانین لەسەر ئەم فایلانە کە ئێستا لە بەردەمان ڕێک نەکەوین چۆن دەتوانین لەسەر دەستوری هەرێم ڕێککەوین بۆ ئومێدی من وایە مەخرەجێک بکرێتەوانە بۆ ڕێککەوتنی پێش لایەنە سیاسەکە و ئەنجا لایەنە سیاسەکانی تری هەرێم و هەموو پێکاتە سیاسیە نەتەوەی و دینیەکان لەسەر هەموو دۆسیەکان بەیەکەوە لە ناویشاندا دەستوری هەرێم. بەڵێ زۆر سپاس بۆ ڕابوون معروف ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان کە لە گەشتی